سەرەڕای هەوڵە بەردەوامەکانی دەسەڵاتدارانی ئێران بۆ کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکانی وڵات تا دێت ناڕەزایەتیەکان ڕوو لە زیادبوون دەکەن و 50 ڕۆژی تێپەڕاندووە. ئەمەش بە درێژترین ماوەی خۆپیشاندان و ناڕەزایی دادەنرێت لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران و ڕووخاندنی سیستمی پاشایەتی لە وڵاتە. ئەوەش لەلایەک بەرپرسانی تارانی هێناوەتە سەر ئەو باوەڕەی چاوخشاندنەوە بە سیاسەتەکانیدا پێویستە و لەلایەکی دیکەش بەشێک لە بەرپرسان داوای لە سێدارەدانی خۆپیشاندەران دەکەن. لە تارانی پایتەخت بارگرژی بە شێوەی بەردەوام لە شارەکەدا هەیە، شەوانە ناڕەزایەتی بەشێک لە گەڕەک و ناوچەکان دەگرێتەوە. ڕۆژانەش ناڕەزایەتی لە زانکۆکان بەڕێوە دەچێت تا ئێستاش سەدان قوتابی و چالاکوان دەست بەسەر کراون. بەهۆی ئەو دۆخەی ڕوبەڕووی زانکۆکان کراوەتەوە نزیکەی 600 مامۆستای زانکۆ و پەیمانگە واژۆیان لەسەر یادداشتنامەیە کردو و تێیدا بە پێویستی دەزانن کۆتایی با پێشێلکاریەکانی دەسەڵاتداران بەرامبەر قوتابیان بێنرێت و سەرجەم دەستگیرکراوان بە ئازادکردنی بێمەرج ئازاد بکرێن. لە یادداشتەکەدا داواش دەکەن کۆتایی بە ڕێوشوێنەکانی هەڵپەساردنی خوێندن و بانگێشکردنی قوتابیان و بەڵێن پڕکردنەوە و هەڕەشە لە کەسوکارەکانیان بێنرێت. جەختیش دەکەنەوە ئەگەر ئەم داواکاریانە جێبەجێ نەکرێت هەموو ڕێگاکانی ناڕەزایەتی مەدەنی دەگرنە بەر بۆ بەدیهێنانی مافەکانیان. لەلایەکی دیکەوە تا ئێستا زۆرترین ناڕەزایەتی شارە جیاوازەکانی هەردوو پارێزگای سیستان و بلوچستان و کوردستانی گرتووەتەوە. خۆپیشاندەرانی پارێزگاکانی دیکەش جەخت لە پشتیوانی بۆ ناڕەزایەتیەکانی هەردوو پارێزگاکە دەکەنەوە کە بوونەتە پێشەنگی دەنگی ناڕەزایەتی لە وڵاتە و زۆرترین قوربانیان هەبووە. لەبارەی بێتوانایی حکومەت لە کبکردنەوەی خۆپیشاندانەکان ڕەسوول سنایی ڕاد یاریدەدەری سیاسی لە نووسینگەی عەلی خامنەی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی وتی حکومەت نەڕووخاوە بەڵام گورزێکی توندی بەرکەوتووە. وتیشی پێویستە بەرامبەر دانیشتوانی ناوخۆ نەرم بین و سیاسەتی دان بە خۆداگرتن جێبەجێ بکەین. دەبێت ڕاوبۆچوونی جیاواز پەسەند بکەین، بەڵام بەر لەوە پێویستە ناڕەزایەتیەکان کەب بکرێنەوە. لەلایەکی دیکەشەوە ئێوارەی یەکشەممە لە بەردەم ئەندامانی پەرلەمان محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران ڕایگەیاند هیوادارە بە ئەنجامدانی چاکسازی و گۆڕانکاری لە سیاسەتی ئابووری و کۆمەڵایەتی و سەقامگیری بگەڕێتەوە بۆ وڵات. بەڵام وتی مەرجی پێشوەختە ئەوەیە کە ناڕەزایەتیەکان کۆتاییان پێبێنرێت. لە بەرامبەر ئەو لێدوانانی سەرۆکی پەرلەمان ڕۆژنامەی هەممی هەندەڵێت بەڕێز قالیباف ئەگەر بەڕاستی ئامانجتان چاکسازیە پێویست بە گەڕانەوەی سەقامگیری ناکات بەڵکو دەتوانن ڕاستەوخۆ دەست بە چاکسازیەکانتان بکەن. لەلایەکی دیکەوە ڕەوتێکی توند لە وڵاتە هەیە کە داوای سەپاندنی قورسترین سزا بەسەر خۆپیشاندەران دەکەن. لەو چوارچەوەیەدا ڕۆژنامەی کەیهان بە مانشێتێکی گەورە نووسیوێتی 227 پەرلەمانتار داوای سەپاندنی قورسترین سزا بەسەر ئاژاوەچیاندا دەکەن. بە پێی ناوەڕۆکی بابەتەکە ئەو پەرلەمانتارانە داوا دەکەن خۆپیشاندەران لە سێدارە بدرێن.